بینەرانی بەڕێز خۆشەویستانم کاتتان باش لەم چاپێکەوە دەشماندا بەردەوامین لەگەڵ گفتوگۆکردن لەگەڵ ڕۆشنبیری کاک ئاراسفتا لەم بەرنامەیە گفتوگۆکردنی سەبارەت بە دەرکەوتنی دیاردەی تونڕەوی ئاینی لە کوردستانە. ئایا ئەم دیاردەیە بۆ دەردەکەوێت؟ ڕێشەکانی دەرکەوتنی ئەم دیاردەیە چییە؟ گرنگترین ئەو سەرچاوە تیۆریانە چیە کە ئەم دیاردەیە لێوەی سەرچاوە دەگرێت و ئاکام و جێکەوتەکانی ئەم دیاردەیە لەسەر ڕۆتی گەشەکردنی کۆمەڵاتی لە کوردستانە چۆن و بە چ ئاراستەیەکە. کە کاراس جارێکی دەستڵاوت لێ بێت و سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان لە بەشی دووهەمە. ئێمە کە سەیری مێژووی کۆمەلگای ئێماکەین بەتایبەت لە سەدەی 20دا ئەو لە سەدەی 20ەوە دەکرێت بە شێوەیەکی ڕۆنتر قسەی لەسەر بکەین لەبارەی دەرکەوتنی تونڕەوی ئاینیەوە. ئێمە بەریەکەوتنێکی تند لە بینی دامەزراوەی ئاینی و دامەزراوەی مۆدرنا نابینین. کاتێک کە سەدەی 20 دێتە ناو کۆمەلگاکانی ئێمەوە وە کۆمەڵەیەک دەرکەوتەی مۆدرنە دێت، بۆ نمونە قوتابخانە دێت دەبێت بە بەدیلی حجرە و خوێندنی ئاینی، زانکۆ دێت ئافرەتی سفور و کۆمەڵێک مۆدلی نوێ لەگەڵ خۆیان ئەهێنێ کە زیاتر لە تایپی ژیانی خۆر ئاواییەوە دێتە ئارا، نخبەی ڕۆشنبیر و چەپ و کۆمەڵە دیکە دروست دەبێت. لە هەموو ئەمانەیە بەریەکەوتنێکی تند و بەهێز لە بینی دامەزراوەی ئاینی و دامەزراوەی مۆدرنا لە کوردستان ڕوونی نەداوە، یا شتێکی ئەوتۆ نابینین کە بەهێز بێت. بەڵام لەم چەند ساڵی ڕابردووە ئێمە کۆمەڵێک دەرکەوتەی توندی تونڕۆیمان بینین، لەوانە گروپی دەرکەوتنی گروپی قیتالی ئاینی، توندی ئاینی و دەرکەوتنی کۆمەڵێک مەلای ئاینی کە زمانێکی تند لە قسەکردن ناهەیە و تا ئاگاتە سەرەوەی کە دامەزراوەی ئاینی تەقلیدی کە مەلەکان لە کوردستانە بەرەنگاربوونەوەی تند بەرامبەر زۆر نیشانەدەن. پرسیارەکەی من ئەمەیە تۆ دەرکەوتنی ئەم دیاردەیە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئایا پێت وایە ئەو بە جیهانیکردنی فکری تونڕەوەی کە لە دنیاە هەیە تا چ ئەندازێ کاریگەری لەسەر دەرکەوتنی ئەم دیاردەیە هەیە لە کوردستانە؟ دیارە لە ڕاستیدا پەرایوەستخستنی دین لە پرۆژەی مۆدێرنەدا مانای سڕینەوەی دین نییە. دین لە هەموو هیچ کۆمەڵگایەک نییە لە دنیادا بێتین بێت. تەنانەت کۆمۆنیزمیش کە ویستی دین دەربخات لە نەکرد وەکو دەستگا لە کۆمەڵگادا، بەڵکو لە عەقلی ئینسانەکانی شابیسڕێتەوە سەرکەوتوو نەبوو لەم پرۆژەیەدا. بە هەمان شێوەش هەموو پرۆژەیەکی ئایدۆلۆژی دینیش ئەگەر جارێکی ئەگەر بیاوێت ئەم ئەزمونە تاقیب کاتۆ لە کۆمەڵگایە مەترسیدارە، واتە ناتوانێت ئەم شتە بکات. لەبەر چی؟ لەبەرەوەی دنیای ئێستا چێمان دنیایەکی پلوڕالە، دنیای مۆدێرنە، دنیایەکە یەک گروپی کۆمەڵایەتی نییە، یەک دین نییە، یەک ئەینزان نییە، یەک ئەتنی نییە، یەک زمان ڕوتی زمانی نییە. یعنی ئێمە لە کۆمەلگایەکی پلوڕالە ئاژین و ئەم کۆمەلگا پلوڕالە هەڵگری شوناسی جیاوازی ئاینی و ئاینزایی و کۆمەڵایەتی و ئایدۆلۆژی و جیهانبینی جیاوازە. لە ناو ئەم پلوڕالیزمەیەدا ئەبێت دینیش جێگای خۆی هەبێت، واتە بەمەنایەکی کە دین لە سەر شۆستەکاندا نیە ناو مۆدێرنەیە. لە ڕاستیدا من قەناعەتم وایە بەشێکی پرۆسەی بەشێکی پرۆسەی با بڵێن ناو مۆدێرنە خۆیەتی. لەبەرەوە ئەو تێڕوانینەی کە پێمان دەڵێت مۆدێرنە فرێدانی دینە بۆ دەرەوەی کۆمەلگا ڕاست نییە، بەڵکو بریتیە لە ڕێزگرتن لە جیاوازیەکانمان، ڕێزگرتن قوبوڵکردنی جیاوازیەکانی کۆمەلگای مۆدێرنە. مۆدێرنە لە دنیای ئێمەدا بەڵام زۆر ئەشکەلت ئامێز و بە شێوەیەکی زۆر تونند و تیژ و تاکڕەوانە کەم تا زۆر ئێشی کرد. بە مەنایەکی تر لە دوای دامەزراندنی دەوڵەتی کۆلۆنیالی و پاشان ڕزگاربوونی لە کۆلۆنیالیزم و ئەوەی پێی دەوترێت پۆست کۆلۆنیالی، مابەدە الاستعمار، کە ئەم پرۆسەیە بریتی بوو بەمانەیەکی هێنانی پرۆژەی مۆدێرنە بوو بۆ دنیای ئێمە. و ئەم مۆدێرنە مژدەبەخشی چییە؟ بڕێک مژدەی کۆمەڵایەتی و ئابووری و ڕۆشنبیری و کولتوریت بۆ دێنێ لەگەڵ خۆیدا کە کۆمەلگا وەکو تاک و وەکو گشت دەشێت سوودمەند من لێ. بەمانە ینی ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن ئەمەوێت بگەم ئەو ئینەی کە دەرەنجامی وەڵامی پرسیارەکەی جەنابتان بێت. لە ڕاستیدا کەوتنی پرۆژەی مۆدێرنە بە مەفهومە دیموکراتیەکەی لە دنیای عەرەبی و بە
بەناوی ئیسلامی دنیای ئیسلامیدا لە کوردستان. هۆکاری لە کوردستانیش بێگومان بەشێکی ئەو دنیاە کەوا ئێمە تایەژین هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەم ڕەوتە تازەیە واتە ڕەوتی ئیسلامی سیاسی و ڕەوتێکی تریش لە ناو ئەم ئیسلامی سیاسیە کە توندڕەوە واتە بەمانایشی کە پرۆژەیەکی ئایدۆلۆژی هەیە دەیەوێت لە ڕێگای زەبر و زەنگەوە بگاپێ هەمیشە ئەو گروپانەی لە دنیای ناو کۆمەلگادا کە ئامێزان نەکرێن توندڕەو دەبن کە توندڕەویش بوون ئەیانەوێت بە بچووکترین با بڵین کەرەسا بە کەمترین کەرەسا بە بچووکترین کەس بگەنە ئامانجە سیاسەکانیان کە ئەڵێم کەوتنی پرۆژەی مۆدێرنە مەبەستم چییە مەبەستمەوەیە مۆدێرنە لە دنیا ئێمەیان نەتوانی دنیای ئێمە بە دیموکراسیە بکات بەو شێوەی کەوا مۆدێرنە لە جیهانی غەربیە دەیبینین بەڵکو لە ڕێگای ئەسکەرتاریەت و لە ڕێگای ئایدۆلۆژیای پانعەرەبیزم و هەنیە لە ڕێگای هەندێک ئەفسەری بڵین شۆڕژێر و ئەمانەوە مۆدێرنە کەم تا زۆر بوو بە فۆرمی حکومڕین لە دنیای ئێمەیە ئەمانە بە هیچ شێوەیەک نەیانتوانی کۆمەلگا وا فۆرم بە ئاراستە بکەن وایە خود وا ئەو پێکاتە دروست بکەن کە مژدەبەخش بێت لە ڕووی پێشکەوتنی ئابوووریەوە لە ڕووی یەکسانی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پێشکەوتنی فکریەوە تا دوایی یعنی بە مەنایەکی تر ئێمە ڕوبەڕووی چەندین هێزی سیاسی بووینەوە کە حکمی تاکڕەو بوو کە حکمی حزب القاعید حکمیە کرد و بە شێوە لە شێوەکان ئاراستی کۆمەلگایان بە ئارەزوی خۆیان بە شێوەیەکی کۆماندۆ ئاسۆدە کرد بۆیە دابرانێکی گەورە لە پرۆسی با بڵین پۆستکۆلۆنیالیدا دروستە بە نێوان کۆمەلگا و دەسەڵاتدا ئەم دابرانە باشترین شوێنێک ئەمێنێتەوە فەراغێکی با بڵین فەراغێکی ڕوبەرێکی کۆمەڵایەتی بێنێتەوە لە نێوان دەسەڵات و کۆمەلگادا ئەو ڕوبەرە ئیسلامی سیاسی ئیشی بەڵام کاک ئاراس ئێمە دەتوانین جیاوازێکی بنچینەی بدۆزینەوە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان و گەشەی توندڕەوی ئاینی لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە ئەوش ئەوەیە کە وڵاتە عەرەبیەکان لە دوای جەنگی یەکەمی جیهان و هاتنی کۆڵۆنیالەکانەوە دەوڵەتی نەتەوەی لە وڵاتانە دامەزرا و دەوڵەتی نەتەوەی بە نەتیجەیەکە دەر ئەنجامەکانی مۆدێرنا بەڵام لە هەرێمی کوردستانە لە ئەزمموی کۆمەلگای کوردیا دەوڵەتی نەتەوەی لە کوردستانەدا نەمەزراوە بەڵکو لە کاتێکی زۆر درەنگ وەختە ئەویش لە نەوەتەکانە بوو جۆ لە دەسڵاتی لۆکاڵی ناوخۆی لە هەرێمی کوردستانی عێراق بیناکراوە بەنسیبەکانی دیکەی مۆدێرنە و کارکتەرەکانی بە شێوەیەکی بەرچاوتر کەوتۆتە ناو وڵاتە عەرەبیەکانەوە بۆ نمونە میسر لە زمانی ناپلیۆن و لە زمانی ڕفعە تەحتاویەوە تاگات ئەمڕۆ باس لە نوێکردنەوە مۆدێرنیزەکردنی کۆمەلگای میسری بەڕێواچێ بەڵام ئەمانە لە کۆمەلگای کوردیا بە شێوەیەکی بەرچاو بوونی نەبووە چۆن دیارە بوونی نەبووە بەڵام لە هەمان کاتە بە هەمان کەرەسە ئەتوانین کۆمەلگای ئەمەش پێ بخۆینەوە بە مەنایکی تر ئەم دوو ڕێکخراوە سەرەکیەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەناو ئەلمانین کە بڕای من باشترە پێیان بڵێن نادینین وەک لە ئەلمانی چونکە هیچ پرۆژێکی ئەلمانیان نییە بۆ دنیای ئێمە و پرۆژه ئەلمانیا دۆکوتم قوبولکردنی جیاوازیە ڕێزگرتنی تاکە فراهەمکردنی ئازادیە بۆ تاک و گرروپەکان ڕێنەگرتنە لە ململانەیە و ڕێگرتنە لە توندێتیش بوونەوەی پەیوەندیەکانی ناو کۆمەلگا ئەمانە هەر هەمووی لە کۆمەلگای ئێمە ئامادە نییە ئێمە شەڕێکی ناخۆیی تونند و تیژمان هەبوو کە ئەمە هەر هەمووی هۆکارێک بوون لە هۆکارەکانی تونند و تیژبوونەوەی پەیوەندیەکان کۆمەڵایەتەکانمان لەبەرەوە هێزێکی سیاسی کە دروست ئەبێت بە ناوی ئیسلامی سیاسیەوە خۆی بە ڕێگای نەجاتە بینێت بەرامبەر بەم دۆخەیکەوە لە دنیای ئێمەدا لەو ململانێت تونند و تیژەی لە دنیای ئێمەدا کە ئەو کاتە دروست بوو یعنی ململانەی نێوان هێزە سیاسەکان ئەومان بیر نەچێت لە کۆمەلگای ئێمە پرۆسی بە کۆمەلگابوون کە وەکو پێشتر لەسەری قسەمان کرد پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و توندتیژە بەردەوام گروپ لە دوو هێزی سیاسی گەورەمان هەبوو بەردەوام گروپی بچووک لە خۆی دەرئەچێت وە گروپی بچووک گروپەکانی ترە خاتە ناو خۆیەوانی بەردەوام خەریکی قەبەکردنی جەست
دەکات وای خودت کەوتنی کورد هێزە نەکانی تری ئەمڕۆ لە وڵاتی ئێمەدا و ئێرە ناوچەی بەتیە زۆر پرۆژەیە کە پێی
تەسەڵی تۆ بۆ ئەمە ئەو من لێتە پرسم بە تەسەوری تۆ سەرچاوە لە ڕاستی کوردی ئەزمموی لەگەڵ ئایندا وەکو پرۆژەیەکی سیاسی تازەیە. خەبەر کوردی هەڵگری کوردی گروپی کوردی کەم تا زۆر تەبەنیان کردووە. لەبەرەوە پرۆژەی ئاینی بە مەفهومی ئەوەی کەوا بتوانێت ببیەوێت لە ڕێگای پرۆژێکی ئاینی تحقیقی خواستەوەی و کۆمەڵایەتی و سیاسەکانمان جێبەجێ بکات تاکو ئێستاچە گوتاری باو نییە لە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردیدا. ئەم بزوتنەوەیانە ئەم بزوتنەوە ئاینیانە و دوایی دروستبوونی گروپی بچووکی وەکو ئەنسار ئیسلامەوەانە کە دروستە بن ئەمانە ئەزمموی نوێن کە لە دوای 11 سپتەمبەرەوە کەم تا زۆر بەهێرە بن لە دنیای ئێمەدا. بەمانایەکی تر پێشتر تەوان هەبووە بەمەستمەوەی وەکو هێزی با بڵین چەکدار و ئەوانە، بەڵام ڕوبەڕووبوونەوە شەڕکردن لە دنیای ئێمەدا لە نەوەتەکاندا لە ڕاستیدا پرۆسی
تۆ لە سنەمەڕاتچی ببەخشە فۆبیای شێ ترسی دەسەڵات لە دەستکاریکردنی وەزیفە کۆمەڵاتیەکانی ئاین وەزیفە کۆمەڵاتیەکانی پیاوی ئاینی لە ژیانی کۆمەڵاتیان قسە 100% لەگەڵیان و تەفسیرێکی زۆر ڕاستە ینی چونکە هێزی سیاسی ئێمە لە ڕاستیدا هێزێکی زۆر تەقلیدیە و هێزێکە هەندێک گەمە لەسەر ئەوە دەکات لە دەسەڵاتە بمێنێتەوە هەندێک گەمە لەسەر ئەوە ناکات کە کۆمەلگای ئێمە بە ئاسەیەکی ئەلمانی دروست بەرێتە پێشەوە چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە لە ڕاستیدا بکرێتەوە و کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە جیاوازی قوبوڵ بکات کۆمەلگایە کە پێویستی بەوە هەیە کە دەسەڵاتێکی هەبێت وەکو هەمەماسی فیلسوفی ئەڵمانی دەڵێت گرفتی سەرەکی دین لە جەوهەردا ئەوەیە کە ئەگەر ببێ بەهێزێکی سیاسی مەترسیدار لە جەوهەردا گەڕێتەوە بۆ ئەوەی کەوە وەرجێڕێک نییە لە نێوان کۆمەلگا و وای خودت ئەم گروپە و دەسەڵاتدا ئەم گروپە و کۆمەلگادا بەمەنەکی تر ئێمە بۆ ئەوەی کەوە باس لە ئین بکەین باس لە کۆمەلگا بکەین وای خود دەسەڵاتی سیاسی ببەخشە دەسەڵاتی سیاسی چییە دەسەڵاتێکە کە بتوانێت مافی تاکەکان مافی گروپەکان مافی هێزەکان هێزە کۆمەڵایەتیەکان بپارێزێت و هەچ کاتێک دەسەڵات توانیت ببێتە ئەو وەرژێرە نۆیتراڵەی لە نێوان تاکەکان و گروپەکانە هەیە هیچ هێزێک ناتوانێت بە ئاسانی بە بڕوای من بڵێت من دەبم بە حەکەم و لە دەرەوەی دەسەڵات ئەتوانم داوەری بکەم کێشەی ئیسلامی سیاسی توندڕە و ئەوەیە داوەری لە دەرەوەی دەسەڵاتەکات و لە بەرەوەی دەسەڵاتیش لە لای ئێمە ئەو شەرعیەتە تاکو ئێستاکە شۆڕەجێڕێتی هەیە و خود دەسەڵاتی داوەری هێشتا ئەو توانە با بڵێن سەر بەخۆیی نییە چونکە لەناو سیستەمێکی سیاسی داخراوی حیزبیە تاکو ئێستەکەیشەکە نەیتوانێت بێ بە وەرجێڕە سەلیمەی کە لە دنیای دموکراسیە زۆر باش کاک ئاراستەیەک لەو پەیامە گرنگانەی کە دیاردەی توندڕەوی ئاینی با لە کوردستانە بە هەموو مانیاڵێ ئەویش بریتە لە داخستنی دەرگای گفتوگۆ سەبارەت بە ئاین و تاپۆکردنی مافی قسەکردن و مافی توێژینەوە و مافی لە دوان سەبارەت بە ئاین لەسەر نخبەیەکی دیارێکرا و کە لە نەتیجای نخبەی ئاینی خۆیەتی و لە کوردستانیش جەنا بە دەزانی پرۆژە یاسای پاراستنی پیرۆزی ئاینیەکان لە هەمان ڕوانگەوە گەڵاڵە کراوە کە بە شێوەیەک لە شێوەکانیان لەندی کەم ڕای هەندێک لە چاودێرانی ئەم بوارە ئەوەیە کە ئەمە مەساحەی ئازادی قسەکردن لەسەر ئاین کەمەکاتەوە من پرسیارەکەم ئەمەیە پێت وایە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ڕۆژی گفتوگۆکردن سەبارەت بە ئاین دەبێت تاپۆکردنی مافی قسەکردن و شیکاری زانستی و توێژینەوە لە سەبارەت بە ئاین لەسەر نخبەیەکی دیاریکراو کە نخبەی ئاینی خۆیەتی ئێمە بەشوێگەێنێت بەرەوەی وەڵامی و پرسیارە بێتەوە پشوێگەدەین و پرۆگرامەکەمان بەرداوامە بێ ئازیزانم خۆشەویستانم گفتوگۆکەمان لەگەڵ کاک ئاراس بەرداوام دەبێت بەڵام دوای ئەم پشووە